گرنگی یاسای بەڕەنگاربوونەوەی تونوتیژی خێزانی لە هەرێمی کوردستان گرنگێکی باشی هەیە، بەڵام ئێستا هەنێک لەمپەر هەیە هێشتا لە جێبەجێکردن و لە هەموارکردنەوە پێویستیان پێێتی، بۆیە ئێستا گرنگە بیر لەوە بکرێتەوە کە بۆ ئەوەی ژنان پارێزراو بن لە سەرجەم فۆرمەکانی توندوتیژی، بۆ ئەوەی ژنان زمینەیەکی ئارام و لەباریان هەبێ بۆ ژیان، پێویستیان بەوە هەیە کە زمینەیەکی باش لە یاسا و تەشریع بێتەکایەوە کە زیاتر خزمەت بە پرسەکانی ژنان بکە. ئەویش ئەگەر هەنێ بڕگە و مادە هەیە هەتاوەکو ئێستا پێشێلی مافی ئافرەتی تایە یا وەکو خۆی جێبەجێ ناکرێ لە هەر شوێنێکا کە ئەم پێشێلکارە ئەبیندێ ئیتر ئەگەر لە بواری جێبەجێکردنا بێ یا لە بواری نەبوونی دەقومادەی پێویست کە ئێستا پێویستمانەوە بەڵام نییە، پێویستە دەستکاریەکیان بکرێ ئیتر بە هەموارکردنەوە بێ یان بە هێنانەکای یاسای تازە بێت. ئەنجومەنی باڵای کاروباری خانمان لەگەڵ هەموو ڕێکارێکایە، لەگەڵ هەموو میکانیزمێکایە، لەگەڵ هەموو پرۆژەیەکایە کە خزمەت بە پرسەکانی ژنان بکات. بۆ ساڵی 2011 پرۆژەیەکی زۆر باش بوو، زۆر جوان بوو، کۆمەڵێک گرفتی گرنگی بە قانونی کرد لە ڕێگەی مادەکانی ناویەوە، وەکو ڕێگریکردن ڕێگری کرد لە هەندێک لەو تاوانانەی کە بە تایبەتی ڕوبەڕووی کۆمەلگا و بە تایبەتریش ڕوبەڕووی خێزان و ژن دەبێتەوە. لە دوای نزیکی 10 ساڵ دەتوانین بڵین یاساکە هەندێ پێویستی بە هەندێک گۆڕانکاری هەیە. یەکێک لەو گۆڕانکاریانی کە دەبێتیدا بکرێەوە وەکو پێشنیاریش دراوەتە پەرلەمانی کوردستان کە قەرارە لە ئایندەیەکی نزیکدا پێداچنەوە بە سەرجەمی مادەکانیدا بکرێ، یاساکە لە ئێستادا ئەوەی کە ئێستا بەرکارە لە هەرێمی کوردستان تەنها بەرگری لە مافی ئەو ژنانە دەکا کە لە ناو دەستگای خێزانن. بەپی قانونەکە زەمینە خۆش ناکە بۆ دام و دەستگایەکانی توندوتیژی، بۆ مەرکەزەکانی پۆلیس تا دیفاع بکەن لەو لە جێڕانەوەی مافی ئەو ژنانی کە لە دەرەوەی دەستگای خێزانن. ئەوەی کە پێشنیارمان کرد داوامان کردووە کە یاسایەکە ئیش لەسەر هەردوو ئاستی بکە، هەم بەرگری لە مافی ئەو ژنانە بکە کە لە ناو خێزاندا ڕوبەڕووی پێشێلکاری دەبنەوە، هەم ئەو ژنانش کە لە دەرەوەی دەستگای خێزان ڕوبەڕووی پێشێلکاری دەبنەوە. گۆڕانکاریی کە ئەگەر تێبینیتان کردبێ لە مادەی 1 یان 2 13 جۆری توندوتیژی دیاری کردووە و بۆ هەموویان یەک جۆر سزای داناوە. بابەتی بەرگریکردن لە مافی ئەو ژنانی لە دەرەوەی خێزانن زۆر گرنگە لە قانونەکەدا ئەو مەسەلەیە جێی بۆ بکرێتەوە، ناوی یاساکە بگۆڕێ لە خێزانەوە بکرێتە خێزان و ئافرەتان، هەروەها چارەسەری ئەو 13 جۆر و شێوازش بکرێت کە لە ناو قانونەکەدا هەمویان یەک سزایان بۆ دانراوە، مەفروزە لە بەرامبەر هەر ڕەفتارێک سزایەکیش دیاری بکرێت. یاسای توندوتیژی خێزانی بەرەنگاربوونەوەی توندوتیژی خێزانی پێویستی بە دوو ڕەهەندە. ڕەهەندی یەکەم وردبوونەوە و زیاتر دیاریکردنی فۆرمەکانی توندوتیژی و بەکارەکانی توندوتیژی، یعنی تا دەرەجە چەند لە ڕووی علاقەی خزمەتیەوە دیاریەکەن. ئەمە 1 2 زیاتر تهدیدکردنی علاقە لە بەیری جۆری توندوتیژیەکە لەگەڵ سزاکەی کە دانراوە. یاسا بە شێوەیەکی گشتی هەموو یاساکان خزمەت بە کۆمەلگاکەن. ئەگەر یاسایەک تایبەت بکرێ بە ژنان، وردەکاری لە داڕشتنی یاساکەیە و نزیکبوونی لە واقعەوە و بوونی گونجاندنیە لە بینی جۆری تاوانەکە و جۆری سزاکەیە، ئەمانە لەو حاڵەتانە خزمەت بە ژنانەکە بەمەرجێک بوونی یاساکەیەکی کە لە سێر ڕوکنەکە جێبەجێکردنی یاساکە بەو شێوازەی کە داڕشتنی بۆ کراوە، ئەمە زۆرترین خزمەت بە ڕەوشی ژنانەکە بە شێوەیەکی گشتی و ڕەوشی خێزانیشەکە بە تایبەتی.